سڵاتۆ لەبێ بینەرانی بەڕێز خۆشحاڵین لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەی سیبی بە دیداری ئێوێ بەڕێز شاد بووینەوە لە ئاڵقەی ئەم جارێ بەرنامەکەمان قسە لەسەر ژیانی یەکێک لە مامۆستاکانی شاری سلێمانی ئەکەین کە جگە لەوەی لە بواری پەروەردە و فێرکردن نزیکەی 40 ساڵ خزمەتی کردووە هاوکات ئەتوانین بە زاکیرەی شاری سلێمانی نایبێنین کەسێکە کە بە وردی لە ساڵی 1968ەوە ڕۆژانە ئەو ڕووداوانەی ڕویان داوە چی لە بواری کۆمەڵایەتی چی لە بواری ئابووری یان سیاسی هەمووی تۆمار کردووە و وەکو دۆکۆمنتێک ئەتوانین بگەڕێنەوە بۆ ئەو نووسینانەی مامۆستا بەڵام بەداخەوە ئەوەی کە مامۆستا ئەو کاری کە نەکردو ئەمانەی بڵاو نەکردوتەوە تەنها لە دووتێی دەفتەر و پەرتوکەکانی خۆیان ماوەتەوە. ئێمە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز مامۆستا بەهەجەت عەبدولکەریم خەپاف ئەگەڕێینەوە ئەو سەردەمانە و قسە لە بواری پەروەردە و فێرکردن هەروەها قسە لەسەر ئەو ڕووداوانە ئەکەین. مامۆستام کاتە باش. ئەم کاتە باش، زۆر زۆر سوپاس. یەکەم جار پێم خۆشە باسێکی بنەماڵەکەتان بکەین. خەفاف پیشەیەکە بە یانی چەرم فرۆشتن لە ناو سلێمانیا لە دوای ئەوەی کە سلێمانی دامەزراوە لە ساڵی 1984 ئەم پیشەیە وەکو پیشەکانی تر کە لە ناو شارە دروست دەبێت پەیدا بووە. باپیرم کە بە عەزەخورشە بە ناوبانگ بووە ئەو پیشەی هەڵبژاردووە و خەریکی ئەو پیشەیە بووە تا ئەو کاتەی لە ساڵی 1947 کە لە حەج گەڕاوەتەوە پاش 2-3 مانگ کۆچی دوایی کردووە و باوکم ماوەیەکی کەم لەسەر ئەو ئیشە ماوەتەوە دواتر چووە خەریکی بازرگانی بووە. بەڵێ ئەو لە بواری بازرگانیە کاری کردووە. بەڵێ چەند ساڵ ئەو ئەم ئیشەی کردو ئەوکو باسەکرێت لە دوکانی تەمەنیە بەداخەوە بە جۆرێک لە ئیفلاسی کردو لە ئیشەکەیە. بەڵێ یعنی ئەو ئیشە لەبەر ئەوەی ئایا نەیتوانی و یا زۆر شارەزای نەبووە نەیتوانی و پەرەبا بەو ئیشە چۆتە سەر بازرگانی قوماش لە شوێنێک کە ئێستا بۆ بە بازاری وەسمان پاشا لەوێ دوکانی هەبووە و بەردەوام بووە لەم کارەی. بەڵام لە ساڵی 57 کە لافاوەکە ئەبێ لەبەر ئەوەی شوێنەکەیان لێژ بووە زۆربەی زۆری ئاوەکە ئەچێتە دوکانەکەیەوە و زیانیشی زۆری لێ ئەیە. بەڵێ مامۆستا بەهەجەت لەگەڵ ئەوە ئەم کاری نەکردووە بۆ درێژەی بەم ئیشەنەیە لەبەرەوەی ئێمە لەبەر ئەوەی کە ئەو کاتە بڵین لە ساڵانی پەنجاکانە زیاتر خوێندەواری باو بوو خەڵک زیاتر دەیویست مناڵەکانی بچێتە سەر خوێندن تاوەکو پیشەیەکی هەڵبژێرە ئایا مامۆستایی بێ ئایا کارمەندی بێ یا هەر شتێکی کە بێ ئەوی بە مسۆگەرتر زانیوە بۆ باری ژیان بۆیە هانی خەڵکیان ناوە کە زیاتر خوێندن. لەگەڵ ئەوەشە ئەوەمان لێ نەچێت کە سلێمانی زیاتر خەڵکی هانداوە بۆ خوێندن. یعنی ئەو ژمارە ئەو قوتابخانانی کە لە سلێمانیدا هەبووە بەراورد بە شارەکانی کە بەردەوام زیاتر بووە خەڵکەکە بەو شێوەیە بووە. با باسێکی ژیانی تایبەتی جەناب بکەین. ساڵی چەند لەدایک بووی یەکەم جار کەی چوتێتە بەر خوێندن کە باسی گرنگی خوێندن ماکە لە شاری سلێمانی و خەڵک هەمیشە هانی مناڵەکان و چوادەوری یاوە بچنە بواری خوێندنەوە. من لە 1952 لە سلێمانی لە گەڕێکی کارێزی ئەحمەد زەنگەنە کە دەکەوێتە پشتی سەرای سلێمانی کۆنەوە لەوێ لەدایک بووم. خەڵکی ئەڵێ گەڕەکی شێخان ئەمومان بۆ ڕوونکەرەوە. ئەم گەڕەکە ئەم شوێنەی کە من باسیەکەم ئەگەر سەرنج بین لەو ریزە ماڵەی کەوا ماڵی شێخکەریم و شێخکەریمی حەفید و شێقار حەفید شێقار باوکی دکتۆر لاوچاک و بورهان و ئەمانی تر ئەمە بەبەری ئەگەر لە سەرەوە بینە خوارەوە بەبەری دەستە ڕاست و ئەوە گەڕێکی شێخانە بەڵام بەبەری دەستە چەپەوە کە ئێستا پاسەکانی گەڕەکەکانی سەرەوەی دێ ئەوە کارێزی ئەحمەد زەنگەنەیە و ئەو ئەحمەد زەنگەنەیە باپیری نەمچیشم بووە. بۆیە من زیاتر مسرم لەسەر ئەوەی کە ئەمە کارێزی ئەحمەد زەنگەنەیە. بەڵێ کەواتە لە گەڕەکی شێخان لەو بەرەوە دەست پێ دەکات. بەڵێ گەڕێکی شێخان لەو بەرەوە دەکات چونکە تا ئەو ساتەی کە من لە یادم بێ یەک ماڵە شێخان لەو بەرە نەبووە. مریدیان لەو گەڕەکە هەبووە. مەسەن بەڵام خۆیان لەبەری ئەو بەربوون کە ئێستا کۆمەڵی بازار و هەمووی بۆ بە بازار بەبەری مزگەوتی بنتەبەقی هەر منیەوە.
عفو مزگەوتی بن طبق بەڵێ مامۆستا باسی خوێندنی جەنابە بکەین خوێندنی تۆ لە دوو ئاسە دەست پێەکات ئاستی یەکەمیان خوێندنیەکە دەست پێەکە هەتاکو ئەچتە دەرمعلمین با ئەمەیان باس بکەین دواتر باسی ئەوە ئەکەین کە دواتر جارێکتە چوتێتە زانکۆ و ویست تا خوێندنی باڵاشتەوە بکەین. من سەرەتا لە مەکتەبی فەیسەڵێ لە پۆلی یەک بووم. مەکتەبی فەیسەڵێ شوێنەکەی ئێستا بۆ بازاری عەسری. بەڵێ دوای ئەوە چەند مەکتەبێکی کەم کردووە وەکو پێشکەوتن پیرەمەگرون. دوایی چوومەتە مەکتەبی جمهوری بەرامبەر کارگەی جگەرەی سلێمانی. بەڵێ لە دوای ئەوەوە ناوەندیم لە ئامادەی سلێمانی تەواو کردووە ساڵی 66-67. بەڵێ دوای ئەوە چوومەتە دارمعلمین 3 ساڵیش لەوێ بووم 68 تاوەکو هەفتە کە دارمعلمین تەواو کرد بە پیشەی بەهۆی عسکەری و ئەمانەوە لە 73 تەعین بووین کە تەعین بووین لە گوندێک دامەزرام سێوەز لە ناوچەی پشدەر. بەڵێ یعنی لە بناری قەندیل. لەگەڵ ئەوە وردە هەوڵی ئەوەم داوە کە ئامادەیی تەواو بکەم. ئەوە بوو تاقیکردنەوەی دەرەچیمدا و ئامادەیم تەواو کرد. لە کۆلیجی کارگێڕی لە کۆلیجی قانون وەردەگیرام لە بەغا بەڵام لەبەر باری دارایی لەبەر ئەوەی کە پیشەکەم لە دەست نەدەم وەکو مامۆستایەک هاتمەوە سلێمانی لە کۆلیجی کارگێڕی دەوامم کرد 2 ساڵی لە سلێمانی 2 ساڵی لە هەولێر. بەڵێ دواتر باسی ئەمانە زیاتر ئەکەین بەڵام باوەکو مامۆستایەک باسی ئەو ئەزمونەی تۆ بکەین. زۆربەی ئەوانەی کە لە هاوتەمەنی جەنابوو بوون یەکەم کاری مامۆستایەتیان لە گوندەکانە بوو. چەند ساڵ لە گوندەکانە دەرزوتەوە؟ من بە 2 قۆناغ لە گوندەکانە بووم. قۆناغێکیان تا پێش ساڵی 73 کە وەک وانەبێژ لە گوندی کەلکەسماق و لە گوندی بەستەسێن مامۆستاییم کردو وەکو وانەبێژ. دواتر لە 73ەوە کە تەعین بووین دامەزراوین لە گوندی سێوەیز مامۆستایەتیم کردووە. لە ساڵی 74-75 لە ناوچەی پێنجوین لە گوندی هەنگەژاڵش مامۆستایەتیم کردووە. دوایی هاتوومەتەوە سلێمانی. بەڵێ بەحال لە ناو گوندەکانە ئەگەر بمێنینەوە ئەبینین دەبێت کۆمەڵی یادەوەری هەیە بەشێک لە یادگارەکانی تۆ کە لە دووتی ئەم دەفتەرانی بەردەسی منان ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ئەو گوندانە. چی شتێکان کە تا ئێستا لە زاکری مامۆستا باشە تا ماوە؟ ئەوەی لە زاکرێ مناماوە من لە کاتێ لە گوندی سێوەیز بووم کتێبێک دەرچووی لەلایەن سەدامەوە خەندەق ئەم خەندەقان عەرەبی بوو نامیلکەیەکی بچکۆلە بوو. تێیدا نووسرا بوو الترحيل عن الحدود العراقية التركية العراقية الإيرانية بعمق 20 كيلومتر. ئەمە بە کوردەکەی مانای ئەوەیە ڕاگواستنی گوندەکانی سەر سنووری نێوان ئێران و عێراق تورکیا و عێراق بە قوڵایی 20 کیلومتر. ئەمە من بە برادریی خۆشەویستی خۆم کە ناوی مەلاعەلی ئەبوبەکرێ پێم وت وتم مامۆستا مەلاعەلی ئەم دیانەی ئێوە نامێنن کە نەژمان ئەو خوڕەوشت و نەریتەی کە ئێوە لەسەری ڕاهاتون بە دڵنیاییەوە بە گۆڕانی ژینگەکە ئەگۆڕێ وەکو خۆی نامێنێتەوە. ئەگەر بتوانیت و خوڕەوشتی منتەقەی منگۆڕ بنووسیتەوە پێم وایە شتێکی خراپ نییە. سەرەتا وتی مامۆستا من کۆلکە خوێنەوارێکم ناتوانم ئەوە بکەم. وتم ئەوەی لە توانامە بێ من یارمەتی دێ. ئەوە بوو دەستی کرد بە نووسین و لە دوای ڕاپەڕین کە یەکتریمان بینیەوە باسی کرد وتی وەڵی کۆمەڵێکی باش کتێب من نووسیوە. وتم کامانەیە و یەکێکیان وتی ئەم کتێبەیە فەرموو ئەم کتێبەیە تەبەن بە دەستنووسی یایمێ منیش دیان بە برادێک بۆی تایپ کردین و لە چاپخانە چاپمان کرد. ئەم کتێبە ژیانی بناری قەندیلی جارانە کە باز لە خوو ڕەوشت و نەریتی منتقەی قەندیلەکە بە تایبەتی منگوڕ و شارۆشی تەبەن ئەمە خۆی لە خۆیان بەلای منەوە ئەم برادرە ئیشێکی باشی کرد چونکە ئەمە بۆی مێژوو ئەمێنێتەوە. ئەمە یەکێکە لەوانەی کە من بەڕاستی شانازی پێواکەم و ئەم برادەرەمان هەر بەوە نەوەستا کتێبی کەشی ئامادە کردووە و هەندێکی چاپ کردووە. لەوانە چی وە بەرداسێم کەوتووە یعنی چی بەردەستی کەوتووە بەرداسەکەی کەوتووە
دووریوێتەوە تەبان ئەو شوێنەی کە ئەم تیاژی بناری قەندیل گوندی ئابوو بەکرا و قەڵاتوکان زۆربەی زۆری ڕووداوەکانی کوردستان پارتە کوردستانەکان و عێراقیەکان لەو شوێنە ژیاون و ماونەتەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە سۆسیالیستەوە کەم بەڵام بە حیزبی داوەوە بە پژاکەوە بە پەکەکەوە ئەم چی دیوە هەمووی نووسیوەتەوە ڕووداوە سیاسی و ئاسکەرەکان سیاسی و ئاسکەرەکان و کۆمەڵاتەکان تەبعەن بەبێ لایەنانە و بەڕاستیانە هیچ لایەنێکی نەبواردووە دووهەم سێهەم کتێبێکی کەی دەرکردۆ بە ناوی مردووەژێ یعنی چی مامۆستا مردووەژێ مردووەژێ یعنی کاتێک کە بەڕە و شتیوان لەبەرەوەی کورد ئەو کاتە دەستی کورد بووە کە بەڕێیان دروست کردووە بە دەست ئەو بەڕێیە بەشێکی لێ ڕزیوە بە دڵنیا یا لە ناوەڕاست یا لە کەنارەوە هاتوون ژنەکەیان دەرهێناوە شیان کردوێتەوە ئەوە مردووەکەیە خراپەکەیان فریاوە ئەوەی کە ماویشێتەوە دووبارە چنیویانەتەوە کەواتە ژیانویانەتەوە ئەمە وشەی مردووەژێ لەوەوە هاتووە کۆمەڵشتی کە وەکو مردووان ئەمسەر لە نوێ زیینوی کردوێتەوە هەر لەو گوندانەی کە ئەو کاتی کە جەناب و لێوێ بوویت نامەیەکی مامۆستا هێمنم بینی هێمنی شاعیر کە لە ڕێی ئەو نامەوە خواحافیزی ئەکا لە خەڵکی ئێرە و داوای لێبوردنەکە کە نەیتوانیوە خواحافیزی بکە من پێم خۆشە باسێکی ئەو بینینەی مامۆستا هێمنم بۆ بکەیت ئەزانم دووسێ فۆتۆی مامۆستا هێمنیش وەکو دواوێنەی ئەوە کە لە کوردستانی خۆمانە گرتوێتی بەڵێ مانگی هەژدەی دوی ساڵی 1970 مجەمەعی بەستەسێن دروست کرابوو خەڵکی بناری قەندیلیان هێنابوو ئەوێ منیش لەوێ بەڕێوەبەری قوتابخانەیەک بووم ڕۆژێک یەکێک هات مامۆستایەکە ئێستا لە سویدە ناوی خەبات جەمال ڕەفعەتە لێرە سڵاوی پێگەێنم هات پێی وتم وتی مامۆستا هێمن لە ماڵێکە حەزەکەم بچین بۆ لای بەڵام ئێمە بە تەنیا ناچین تۆش وەرە منیش وت مەڵای من تا ئێستا هێمنم نەدیوە زۆرم پێ خۆشە کە بیبینم ئەوە بوو هەرچی چۆنێ بوو کامێرەیەکی ملەوەنمان پیا کرد چوین لەوێ تەمان ئەم ڕووداوانە هەموویم بڵاو کردوێتەوە بەڵام لە یادم نەماوە لە چیا یا کوردستانیە یار ڕێگای ئازادیە ئەوەی زەحمەت کێشان دەریە کرد ڕێگای ئازادی حیزبی شوێعی بوو ئەبێ ئەو هەر ئازادی بێ نازانم ناوێت ئازادیان نبوو ئەبێ ئەوە بێ ئەبێ ئەو بێت کە لە یادم نەما ساڵی 1994 و ئەمانەوە بڵاوم کردوێتەوە ئاڵای ئازادیان هەبوو لەگەڵ ڕێگای کوردستان ڕێگای کوردستان حیزبی شوێعی بوو ئاڵای ئازادی هین حیزبی زەحمەت کێشانی کوردستان بڕوا بێ ئەویان لەوانەیە لە یادنیان بەزەوە ئازانم ساڵی 92 بوو بەڵێ فەرموو منیش کامێرەکەمان پێکرد چوینە ماڵەکە سێرەکەم پاڵکەوتووە هەستا و چاک و چۆنی ئەمانەی کردو وێنەیەکی دەرهێنایی سەلاحی کوڕی بوو لەگەڵ لە بەردەمی قاڵگرمەیەکە لەگەڵ ژنەکەی دایکگری ئەوی دەمێ ساڵە ئەمانەم نەدیوەوە ئاچمەوە بۆ ئەوێ ئێتر کۆمەڵی قسەی کەمان کرد دەربارەی ئەدەبوشتیوە بەڵام لەبەر ئەوەی وەکو دڵە ڕاوچەی بوو کە بزوو بگاتەوە کوردستان زۆر هەستمە کرد زۆر توانای قسەکردنی زۆر نەبوو بێ لەبەرەوە هاتیینە دەرەوە هەر لەو شوێنە وێنەماگرت ئەم نامەیەشی بۆ نووسیم تامان ئەم نامەیە لە ساڵی 1970 من لە هەر دووتۆی دیوانەکەی خۆی هێمن تاریک و ڕوون هەڵم گرتووە تاوەکو ئێستا جارێک بڵاوم کردوێتەوە بەڵام ئەمە جاری دووهەمە کە بڵاوە بێتەوە کە باسەکرێ و تەمان ئەڵێ لە دوای ساعت 12 نیوەش و پێم ڕاگەنراکە بگەڕێم بۆ وڵاتەکەم نەمتوانین دوعاخوازی لە دۆستەکان بکەم لە ڕێگای مامۆستایەکی کورد دوعاخوازی لە هەمووتانەکەم و هەژدەی 1970 لەسرە بەڵێ هەر باسی مامۆستا هێمنی شاعیرمان کرد یەکێکتر لەو شاعیرانەی کە لەگەڵ تۆ بووە و چەند ساڵێک پێکەوە بوون یادەوەری هەیە لەگەڵ یان مامۆستا دڵشاد مەریوانیە بەڵێ مامۆستا دڵشاد مەریوانی لە ئامادەی هەڵگورت بە یەکەوە مامۆستا بووین مامۆستای ئەو مامۆستای زمانی کوردی بوو و منیش مامۆستای ئابووری بووم طبعا من ناتوانم باسی بکەم چونکە هەموو کەس باش دەزانێت دڵشاد مەریوانی کێ بوو من ئەوەنە ئەڵێم ئەوەنە دڵسۆز بوو بۆ کورد کە ژیانی خۆی خستە مەترسیەوە لە پێناوی کووردا من ئەوەنە ئەتوانم وەسفی ئەو پیاوە بکەم لەگەڵ ئەوە مەسەلەن چەندەها دەرچوونمان هەبوو بۆ سێران و دوکان و ئەمانە پیاوێکی بە معنای کەلیمە سپۆرت بوو و ئەوەش وێنەیە کە
لە هەڵگورت حەفلەیە کرا ئەم وێنەیە ئەمە هینە لە 23/86 گیراوە. بەڵێ ئەمە یادەوەریەکە لەگەڵ مامۆستا دڵشاد مەریوانی ڕەحمەتی. هەر لە ئەو کاتی لە گوندەکانان ئێوە بە حکمی ئەوەی کە هێزی پێشبەرگە لە ئێوە نزیک بۆ بەردەوام لەگەڵتانە بووە کۆمەڵە بەیاننامە لای جەنابە هەن من پێم خۆشە باسێکی ئەو بکەین ئەو بەیاننامانات چۆن ئەهاتنە لای تۆ چۆن ئەهێنان بۆ ناو شارەکان بەتایبەت دووسێ بەیاننامە بینی ساڵی 1970 و ئەو کاتانە ئەو شوێنەی کە منی لێ بە حکمی ئەوەی کەوا هەر منتەقەی مەنگوڕ و بناری قەندیل لە سەرەتای شۆڕشی ئەیلولەوە شوێنی هەموو پارتە سیاسەکان بۆەوە شوێنێکی هەمووی تیا بووە. یەکەم کۆمەڵی چەکداریش کە هاتە دەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە ساڵی مانگی 9/76 من یەکەم چەکدارم بینی کە چوون بۆ دەوام بۆ ئەو شوێنە. لەوێ دوو برادەر هەبوون خوا لێیان خۆش بێ هەردووچیان شەهید بوون برایم جەلال برایەکی برایم جەلال کە ناوی کاکە ڕەش بوو ناوە نێنەکەی لەگەڵ هاواری برایم. ئەمانە بەهۆی ئەوانەوە من دۆستایەتیم لەگەڵیان هەبوو ئەم بەیانانیان ئەیان نابووە من کە من لە بەستە سێن بووم لە ساڵی 79 ئەو بەیانانە ئەم خستە کتابێکی ڕسمی مەکتەبەوە مۆرێکی مەکتەبەکەم لێ ئەیە لەسەر داشبوولی سیارەکە دام ئەنا تەکسی بوو تەبعاً ئەهاتمەوە بە سلێمانی لە سلێمانی ئەوەی کە بمزانایە جێی بڕوای منە پیشانم ئەیە. ئەوان کەسێکیان دەست نیشان کرده بوو کە تۆ ئەم بەیاننامانە بگەینی بەوانیان ئەوە تا تۆ خۆت اختیاری خۆ بوو نیشانێکی ئێ بەکێ ئەفۆ کەسیان نیشان نەکردبوو ینی ئەوە نەبوو من وەکو ڕێخستن ئیشەکەیان بۆ بکەم من وەکو کوردێک وەکو لایەنگرێک ئەو کارم کردو و پێم خۆش بووە کە کورد دووبارە چێکی هەڵگرتووە تۆ دژی ئەو سەر لە نوێ ژیاوەتەوە بەڵێ مامۆستا ئەگەر باسی هەر لە بواری خوێندنە بمێنینەوە جەنابتان دوای ئەوەی کە دارمعلمینتان تەواو کرد باسی ئەو کرد جارێکتر چوونەتەوە بەری خوێندن و ئیدارە اقتصادان تەواو کرد و دواتریش لە ناو شاری سلێمانی وەکو مامۆستای ئابووری ماوەیەکی زۆر وانەتاونتۆ تقریبا چەند ساڵ تۆ خزمەتی کردووە لە بواری پەروەردە؟ من لە 1970 بەڕسمی وەکو مامۆستا دامەزراوم تاوەکو 2014 لە زۆربەی زۆری قوتابخانە ئامادەیەکانی سلێمانی وانەی ئابووری موتۆتەوە لە ئامادەیی تیجارە لە ئامادەیی هەڵگورت لە ئامادەیی ئەزمەر لە ئامادەیی هەڵکەوت لە ئامادەیی سلێمانی ئێواران ئەمە وەکو میلاک لەو 5 مەکتەبە بووم وەکو وانە بێش لە ئامادەیی سلێمانی کوڕان لە ئامادەیی سلێمانی لە ئامادەیی کاژاوی کوڕان دواناوەندی ببوورە لە دواناوەندی بناری کچان لە دواناوەندی سۆلاف لە دواناوەندی خانزات ئەمانە دەرسی ئابووری وەکو وانە بێش وتومەتەوە. پرسیارێک هەیە بۆ ماستەر و دکتۆرا و تەواو نەکرد تۆ کەسێکی زۆر حەزی لە خوێندن بووە ئەبینی زۆربەی زۆری ژیانی خۆتی بۆ ئەو بوارە تەرخان کردووە بۆ ماستەر و دکتۆرا تەواو نەکرد؟ لە ڕاستیە کە من ساڵی 1970 زانکۆم تەواو کرد چوارەمی کۆلێژەکەم بووم فەرعەکە تاوان بۆم هەبوو لەبەرەوەی لە دەیەی یەکەمەکان بووم بۆم هەبوو کە پێشکەشی ماستەری بکەم بەو مامۆستایی کەوا جێگری ئەمیدی کولی ئیدارە بوو کە وەکو هاوڕێشم وابوو ستاری ناوبوو وتم نیازم هەیە بۆ خوێندنی باڵا پێشکەشی کەم بەم دەقە پێوتموتی بەهجەت تۆ بۆت نییە بخوێنی وتم بۆ وتی ڕاستە تۆ چوارەمی ڕاستە لە سا 76.8 پلەکەتە بەڵام لەبەر ئەوەی بەعسی نیت بۆ دنیا بیخوێنی ئەیتر ڕاستەکەی منیش وازم لێ هێنا و هاتمەوە بۆ سلێمانی و بۆ مامۆستایی لە دوای یەکیش کە حکوومەتی هەرێم دروست بوو دووبارە داوام کردەوە کە بخوێنم
ئەم جارە بیانۆکەیان ئەوە بوو نەخێر تۆ تەمەنێت 45 ساڵ بەرەو ژوورە بۆ دنیا ماستەر و دکتۆرا بخوێنی ئەوەشم لە چیز چوو جامیعەیە کاتە سلێمانی و هەولی کەرکوو پیانۆ و سانت کلیمنتس ئەمە بە پارە بوو منیش ڕاستیەکەی بۆ ئەوەی تمۆحی خۆم جێبەجێکەم بە پارە دەستم کرد بە خوێنن و بەحسێکم نووسی بە عەرەبیەکەی ئێڵێم دور المشاريع الصغيرة في الاقتصاد الوطني رولي بروجة بچووکەکان لە ئابووری نیشتیمانیە بەحسەکەم تەواو کرد ئەو مامۆستایی کەوا سەرپەرشتی بەحسەکەمیە کرد وتی ماوێتی وتم کێشەم نییە زیایەکەم وتی واز لێ بێنە دوایی هەر لەو ماوەیە ئەو جامیعەیە دەرکەو کە ڕسمی نییە و معتەرەف نییە لە ڕاستەکەی وتم من ڕاستە بەحسەکەم نووسیوە بەڵام کە معتەرەف نەبێ واز لە بەحسەکەم ناهێنم واز لە ماستەرەکە هێنم بەس بەحسەکە با هەر بمێنێ ئەوە بوو هەندێکیم بڵاو کردوێتەوە بە کوردی بەڵام بە تەواتی بڵاوم نەکردوێتەوە بابەتێکی پێویستە بۆ ئەم وڵاتی ئێمە بۆ وەکو کتێبێ بڵاوی ناکەیتەوە بابەتەکە لەبەر ئەوەی بەڕاستی لە ڕووی داراییەوە یعنی لە ڕووی داراییەوە یەکێک کە خانەنشین بێت خۆتان نزان ئەوەی کە وەریەگرێ بەس بەشی ڕۆژانەی خۆیەکە ئەم ڕۆژ کتێبێک کە تەبعکەی بەلایکەمەوە 800,000 بۆ 900,000 بۆ ملیۆنێکی تێچێ ئەگەر 200 نسخەشی لێ بکەیت ئەمە ناکرێت من تەمە شتم زۆرە بۆ چاپ جیهەتێک نییە بۆ چاپ بکات مەسەرەن کتێبێکی ئاوا گرنگ ئەو هەموو سندیکامان هەیە ئەو هەموو لایەنەمان هەیە ئەو هەموو دەستگا ڕۆشنبیری و چاپ و بڵاوکردنەوەمان هەیە ئەویان من ئەندامی دەستی نووسەرانی گۆڤاری ئابووری بوو تابان کۆمەڵێ بابەتیشم لەو گۆڤارە بڵاو کردوێتەوە چ وەرجێڕان چ نووسین چ ئامادەکردن وەکو بەگوێیان بەگوێی یەکێ کەسم ماوتم ببورن وتم بەشکم ئەمەم بۆ تەباکەن وتیان ئێستا لە ڕووی دارایی و ئێمە ناتوانین هاوکاری بکەین ئێمەش ڕاستەکەی من لە ڕووی داراییەوە ئەمەوێ من بابەتەکە وەکو بابەت ئامادەیە هەموو زانیاریەکانیشی بەڕاستی من لە کتێبخانی گشتی سلێمانی بەدایان سەرچاوی وام دۆزیوەتەوە کە تەسەوڕ ناکەی کە باسی ئەو شتە بکە هەمووی ئامادەکردەوە بەس ماومە یعنی ئەوە ئێستا بەحسەکەیە بە عەرەبیەکەی ماومە بەڵام تەبع نەکراوە و ئامادەیە بۆ هەر کەسێک بتوانێت ئەوەم بۆ تەبعکە من زۆر دەستخۆشی لەکەم با هەر بەناوی خۆشیەوە بڵاوی کاتم کێشەم ئێستا چەند کتێبی تۆ ئامادەیە بۆ چاپ و چاوەڕێ ڕووناکی ببینێ من ئەوەی کە خۆم لە خەیاڵ مابێ سێ ڕۆمانە سێ ڕۆمانە کە قۆناغەکانی ژیانی خۆمە بەڵام تێکەڵاوم کردووە لەگەڵ ئەحداسە سیاسی و کۆمەڵایەتەکان ساڵی وەکو شاید حاڵێک وەکو شاید حاڵێک هەموو شتەکانم شاید حاڵێکم هێناوە تێکەڵاوی کۆمەڵێت تاقیکردنەوە کردووە و نووسیمە کردوومە بە ڕۆمان بەڵام ئێستش لە خۆم ڕنابینم پێی بڵێم ڕۆمان چکە ڕۆمان شتێکی قورسە بەڵام ئەتوانم پێی بڵێم بیرەوەریەک لە شێوەی چیرۆکێکە بەڵێ ئەم شێوازشمان هەیە لە ئەدەبیاتە هەنێ بیرەوەریەکان لە شێوی چیرۆکە ئەگەڕنەوە بەڵام هەستناکەی کە ئەمە غەدرێکە لە خوێنەری خۆ لەو کەسانی کە ئاگاداری ئەو ڕووداوانە نین وەڵای بەتاکید وەکو چۆن مەسەلەن یەکێک خۆشەویستترین کەسی ئەنێژێ لەسەر قەبران منیش کاتێک کە سەیری نووسینەکان مەکەم یعنی ئەتوانم بڵێم وەکو گریانم من ئەم شتەم نووسیوە کەسێکی ژنیە بۆم بڵاو کاتەوە باسی شعر بکەین جەنابە ئەوەی کە من بینیم لە 68 کە دەست پێ ئەەکەی یەکەم لاپەڕی بیرەوەرەکان و ئەو تێبینیانەی خۆ کە ڕۆژانە تۆمارە کردوون بە شعر دەست پێەکەیت لەکەیەوە شعرە نووسی وەکو هەموو کوردێکە دەزەکا بە نووسین بە شعر دەست پێەکە تاوان ئێستا هێ من وتەنی ئەو شعرانەی خۆم کە سەیری ئەەکەم وەکو شتێکی خۆم لە ناوی نابم ئەجینا بە دڵم نییە هەندێک شعرم هەیە ژیانی ڕۆژانەی خۆم کە لە گوندەکان نابووم مەسەر مامۆستا بووم لە کەلکە سماق لەو ژووراکە ژیاوم ژوورەکە چۆن بووە چی بووە چۆن ژیاوم چیم کردووە ئەوە بە شعرێک من ناوی نانێم شعر ئەڵێم دەرم بڕیوە لە بەستەسێن عینەشت ژیانی خۆمە مین کردووە یعنی ئەمانە
وەکو شعر وەکو پێموتی من بە شعری دانانێم نووسیمەوە هەروە دامناوە بواری خۆشەویستی و دڵاری شێوی فەرامۆش نەکردووە بە تاکید ئەوەی کە گەنج بێ و لە وڵاتە بژی و لە هەر شوێنێکی دنیا بژی دڵیاری ئەگەر بەشێک نەبێت لە ژیانی معنای مرۆڤ نییە ئەی تۆ ئەگەر خۆشەویستی و نەبێ ئیتر ئەو خۆشەویستێ هی ئافرەتێکە هی کوردستانە هی خوێندنەوەیە لە سەرەتا وەکو گەنجێک بە تاکید لە ئافرەتێک و دەست پێکە دواتر فراوانە بێتەوە بێتە نیشتمان و وڵات بە تاکید داوەڵەکەی هەر کچێکە ئیتر دوایەوە کچەکە لێ بێ بە نیشتیمان و نیشتیمانە لێ بێ بە کچەکەەوە مامۆستا شێرکۆی شاعیر وتی ئێستا کچێ نیشتیمانمە مامۆستا بگەڕێنەوە سەر ئەم نووسینانە بەڵێ تۆ لە کێوە من دوسێ جار ئاماژەم بۆ کرد لە 68ەوە تۆ بەردەوام یادەوەرەکانتە نووسی بە بەردەوامی نووسیتەوە؟ بەڵێ بە بەردەوامی لە قسەکە بۆ جناب ڕاستکەمەوە لە 67ەوە لە 5/6/1967 کە ئیسرائیل هێرشی کردە سەر عەرەب بەڵێ ئەو نووسینانم هەیە بەڵام تەبعەن سەرەتا بە سادەیی دوایی وردە وردە چڕ بۆ هەموو ڕۆژێک نووسیومەتەوە بەڵێ لە 68ەوە 69 هەفتە تەنانەت 11 ئازار 11 هەفتە بە تەفاسیل ڕووداوەکانی سلێمانیم باس کردووە مەسیرەکان لەکوێوە دەسی پێ کردووە بەکوێدا ڕۆیوە شیعارەکان یانی هوتافەکان کە باس وتراوەتەوە چی بووە ئەمانەم هەموو نووسیوەتەوە تەبەنی 74شی چۆتە سەر هی عسکەریمی چۆتە سەر هەمووی مەمە نووسیوەتەوە کە لە کەلکەسماغ بووم نووسیومەتەوە بە کورت و کرمانجی بە درێژایی ژیانم و ئەمڕۆشی لەگەڵا بێ شتم نووسیوەتەوە لەگەڵ یا ڕووداوەکانی ڕۆژ کە ڕوویاوە کە من بینیومە زۆر ڕووداو هەیە لە سلێمانی ئێستا خەڵک لە بیری چۆتەوە من هەمووی نووسیوەتەوە مامۆستا لە نووسینەکانی جەناب تا ڕووداوە سیاسەکانە فەرامۆش نەکردووە نەخێر ڕووداوە سیاسەکان تۆ وەکو بێلایەنێک نووسیتەوە یان وەکو لایەنگرێک نووسیتەوە من نایشارمەوە لایەنگری یەکێتی نیشتیمانی کوردستانم بەڵام وەکو ڕێخستن نیم لەبەر ئەوە هەل لە یەکەم ڕۆژی 76ەوە کە شۆڕشی نوێ دەستی پێ کردووە من پشتگیریم کردو ئەوەی لە تواناما بێ کردومە و ئەوەی کە خۆم ێستا لەوانەیە پێم شتێکی باش بێ کە کردومە ساڵی 91 کە ڕاپەڕین دەستی پێ کرد من ڕۆژانە ڕووداوەکانم تۆمارە کرد طبعا ڕۆژانە کە ڕووداوەکانم تۆمارە کرد ئەلەم دەفتەرە نووسیومە ئەم دەفتەرە طبعا نوکتەیەکی لەسرە سەرکاتاکە نووسراوە ئومە عەرەبیە واحیدە زاد ڕیسالە خالیدە ئەمە لەسەر چنار لەسەر گازینۆکە بە گڵۆب نووسرابوو کە نووسرابوو تاوان بە مرۆڤی زەمن گڵۆپەکان کوژا بوو بەچی واحدە مڕەیە ئیشتەرا کوبە یعنی بە عەرەبی ئافرەتێک کوبەیەکی کڕی ئەم تەبەنەوە بۆیە ئەم باسکە بۆ ئەوەی ئەوەش تێکەڵاوی ئەو شتێ ئەم دەفتەرە ڕووداوەکانە من بە بێلایەنانە هەچیەکم بینیەوە هەچیەکم گوێ لێ بووە لە بەیاننامەکانی یەکێتی نیشتیمانی کە لە ڕادیۆی شۆڕشی کوردستان بڵاوی کردوێتەوە کە لە یەکەم ڕۆژەوە ڕاپەڕینەوە تاوەکو شانەوەی بڵێن پێشمەگەل لە کەرکووک ئەوە تۆمارم کردووە وە کۆڕەوەکەشم تۆمار کردووە ئەو حەدەسانەی لە کۆڕەوەکە دوایی کە هاتینەوە بۆ سلێمانی ئەوانشم تۆمار کردووە مەسەڵەن قوتابێکم لە پۆلێکا شتێکی ژێڕاوەتەوە کە بینیوەتی ئەوەم نەقڵ کردووە یعنی بەسەرهاتی شیتایە بەڵێ بەسەرهاتی تایە بەسەرهاتی دڵتەزێن و بەسەرهاتی پێکەنی ناویش یعنی ئەمانەی تایە کە ئەوەی کە تۆ لەوێ بینیوتە ویا یەکێک بینیوەتی شتێکە لە شێوەی ڕشتەی مرواری مامۆستا عەلادین سەجادی بەڵام ئەم زیاتر شتە حەقیقی و ڕووداوە واقعەکانی تۆمار کردووە و هێشتوێتەوە بۆ بەڵێ ئەوەی کە منچم بە چای خۆم بینیومە ئێمە بگەڕێنەوە بۆ ئەم دەفتەر و دەستنووسانەی تۆ چیمان دەسەکەوێ ئەوەی کە من لەم دەفتەرانەی خۆم دەستمەکەوێ بریتە لەوەی لە ماوەی 68 ساڵ لە ساڵ 1968ەوە تا ئەم ساتە وەختە لە سلێمانیە چی گوزەراوە ئەوەی من بینیومە ئەوەی من لە کەسانی
ڕازگۆ دەسم کەوتووە تۆمارم کردووە لە نێوانیانە چی دروست بووە هەندی ڕوودا هەیە لە ڕۆژانە ڕوئەیە لە ناو پاسا لە ناو بازارە لە شوێنەکانە ڕووداوەکەم کردووە بە کورتە چیلۆیەک چیرۆیێکی تەنز ئامێز ڕەخنەیە لەو خوڕەوشتونەرێتە خراپانەی لە ناو کۆمەڵەکەمانە هەیە ئەمانەشم هەیە هەر لە ناو ئەوانە جیان بۆتەوە زۆر باشە چەند دەفتەرێت تا ئێستا تۆمار کردووە ژمارەیان چەنە بێت وەڵی ئەوەی کە بە مەزانەی خۆم ئەلەم دەفتەرە گەورانە کە 200 پەڕەیە 5 دانم هەیە بێزگەلەوە لەم دەفتەرانەی 200 پەڕەی و 100 پەڕەی ئەمەش ئەگەر 15 نەبێ 20 بێ لەگەڵ یا لە ناو دەفتەرەکانە من خۆم ڕۆژانە کەشتم کڕیوە نووسیومە ینی نرخی شتومەکی لە شەستەکان و تا ئێستا نرخی شتومەک چی بووە هەمووی تۆمار کردووە زیاتر لە ئەو وەختەی کەیتر خێزانم پێکەوە ناوە نووسیومە بەڵام نرخی شتی کەم نووسیوە مەسەلەن بۆ نمونە لە ساڵی 68 تا بوو سینەمای لە وابزانم سینەمای دڵشاد کرایەوە بیتاقەیەکیان نانیە بە 150 فلس بۆ سینەما ئەو سیعرانەم نووسیوە مامۆستا لە ناو دەستنووسەکانە من دەستنووسێکم بینی کە وەکو ئەمانەتێکە لای تۆ من پێم خۆشە باسێکی ئەم دەستنووسەما بۆ بکەی ئازم ئەمەیانە هەم چیرۆک و بەسەرهاتێکە بەڵام کەسەکە دیار نییە پێم خۆشە خۆ باسی بکەیت ئەم دەفتەرە تەبانەمە مامۆستا مەلا عەلی کە وەکو باسم کرد دۆسێکی خۆشەویستی منە هات بۆلام بۆ سلێمانی وتی ئەم شتەم هەیە لە نووساوێکی ڕۆنیۆ خوێنومەتەوە بەڵام سەرنجڕاکێش بووە لەبەرەوە منیش نووسیومەتەوە پێشێکەکەی نووسراوە نووسینی دارا مەحموود و پێشکەش کراوە بە چیمەنی خێزانی و بە ڕێبازی کوڕی وتی کوڕێک لە محەممەد خادری ناوە لە قەڵازەی یاوێتی بە منی ڕاستەکەی لێم وەرگرت و تایپم کرد ئەمە باسی 5 پێشمەرگەی حیزبی شوعیەکە کە لە دوای ئەنفالەکانەوە چۆن ئەڕۆن و لە ڕێگا کچێگە بی دۆزنەوە لە کەلاوەیەکی دەیەکە ناوی شیلانە بێ لەگەڵ خۆیان نائیبن بەڵام لە دواییە لە بەرەوەی دوانیان دیارە بەرەو تورکیا ئەڕۆن تەسلیم بە پیاوێکی پیری ئەکەن ئەم پیاوە پیرە بۆ کۆکردنەوەی داروشتی و ئاهاتۆتە دێ سوتاوەکەیان ئەم چیرۆکە منیش ڕاستەکەی وەکو ئەمانەتێکی ئەدەبی یەکەمیان حەزەکەم چاپ کرێ کە من تایپم کردووە حازرە دووەم حەزم کرد خاوەنەکەی بدۆزمەوە بە یەک دوو کەسم من کە خەڵکی قەڵازێن و لە حزبی شوعیان وتیان ئێمە کەس ناناسین بەو ناوە تەنها ناوەکە ژنەکە وینەکەم وتیان ئێمە کەس ناناسین ئێتر لەبەرەوە هەروە هێشتومەتەوە ئەمە دەستنووسەکەی مەلا عەلیە بەڵام من تایپم کردو و ئامادەیە یعنی بەڕێی من شتێکی خراپ نییە ئەگەر تەبع کرێ بەڵام بەداخەوە بڵێ خاوەنەکەی تا ئێستا بە تەواوەتی نازانێکەیە بەڵام ناوێکی لەسرە کە ئەو کەسە نووسیوێتی ئەوە بە تەکیدیش هی حیزبی شوعیە ئەو کەسە لەلایەن حیزبی چونکە لەلایەن حیزبی شوعیە ساڵی 1990 زاینی بە ڕۆنیۆ تەبع کراوە زۆر باشە با باسی یەکێکی تر لە بەرهەمەکانی جەناب بکەین بەس ئەویان خۆشبەختانە ڕووناکی بینی و چاپ کراوە فەرهەنگێکە پێم خۆشە باسێکی گرنگی ئەو فەرهەنگەما بۆ بکەیت بۆ ئەو فەرهەنگە و چاپ کرد ئەم فەرهەنگە تەبەن فەرهەنگی ژمێریاریە ئەمە تەبەن ئامادەم کردو بە ئینگلیزی و کوردی و عەرەبیە ئامادەم کردبوو لەسەر کۆمپیوتەر ویستم چاپی کەم بەڵام تێچوونێکی هەبوو لەبەرەوە خۆشبەختانە کتێبخانەی دڵشاد کە کاتی خۆی قوتابیم بووە وتی مامۆستا من بۆ تەبعکەم لەسەر ئەرکی خۆم وتم زۆر زۆر سوپاس دەکەم ئینەکەم مایە ئەو مسۆدەکە بە چاپکراوی تەبان ئەوە چاپی کردو کۆمەڵێ وشەیە بە کوردیەکەی شەرحێکیشم ماوەتێ مەسەن کەلیمەکە بە عەرەبی بە ئینگلیزی بەڵام کوردیەکەی شەرحێکم ماوەتێ یعنی ئەتوانم بڵێم ئەو کەسی کە خوێنیەوە مەفهومەکە تێ ئەگا بۆچی بەکارێ ینی عەرەبی کوردی ئینگلیزی بەڵام کوردیەکەی شەرحی تایە ڕوونم کردوێتەوە مەسەن ئەو تێچوونی بڵێن نەگۆڕاوە چییە تێچوونی گۆڕاو چییە لەم بابەتانە زۆر باشە چی لە زمانی ئینگلیزیە زانیت جەنابتان
واللهی 4-5 کەلیمەی لێ ئەزانم و نەختە ئیشی خۆمی بێ بەڕێیەکەم بەڵام ئەوە نییە لە خۆم ڕاست بەڵام ئێستا شەروازانم خەریکی خۆفێرکردنی ئەرەوەڵ ئایستێژەگەر تابان ئەوە باش شتێکم بیرکەوتەوە فەرموو لە وەختی لە قوتابی دارمعلیم من هەمێ کوردی ئینگلیزی فێربم هەر هەوڵێم و بەڵام ناگەمە نەتیجە بەزەم جاریان لەوە کە شتێکی لێ هەڵکڕێنم چونکە لە یوتوب سەیری فلیمی ئەجنەبیەکەم ئەوەی کە هەری ئینگلیزیە ئەوە کەمێک ئیسفادەیەکم لێ کرد. ئێستا وەکو مامۆستایەک چی بە گەنجەکانمان ئەڵێ بۆ فێربوونی زمان هەنی ئێستا ڕەنگە کاتیانە بەردەسا بێ وەسائیلیانە بەردەسا بێت بەڵام وەکو تۆ قەرار ئێن و جێبەجێی ناکەن. من شتێکی کەم بیرکەوتەوە فەرموو. من ماوەی ساڵونیەک لە دیوانی چاودێری دارایی بووم تامان تازە کۆمپیوتەر هاتووە دایرەکانینەوە من بە 1-2 فەرمانبەری خۆم وتم باوکەکەم ئێمە تەمەمان ڕۆی بەڵام ئێوە هەوڵ بن ئەمە هەر هیتایب نییە ئەم کۆمپیوتەرە ئەمە عالمێکە هەوڵ بن فێری ئینگلیزی بن وابزانم یەکێکیان دوانیان بە قسەیان کردم بە زەوانی کردنە طبعا ئێستا بۆم دەرەکەوێت کە زمانی ئینگلیزی ئەگەر زمانی ئینگلیزی بزانی جیهانێکە بۆ ئەکرێتەوە لە کۆمپیوتەر و لە زانست و لە هەموو شتێک ئەگەر نەیزانی ئەو دەرگایە لێداخراوە ئەوەی کە لە توانایە هەبێ گونا حەزمان زۆر نەزانێ. بەڵێ ینی ئێستا کاتەکە بۆ ئەوان گونجاوترە ئەتوانن بە ئاسانی فێر بن فێری زمانێکی تر بن بە تایبەت زمانێکی زیندوی وەکو ئینگلیزی. بەتاکید ئێمە وەختی خۆی قاموس هەبوو. بەڵێ مەورید کەلیمەیەک ئەبوایە بگەڕایتایە تاوەکو کەلیمەکە دەدۆزیەوە ئەنجا بەرامبەرەکەی عەرەبیەکەی تیابوو. ئێستا لە هەموو مۆبایلێکیانە دیکشنەرێکە هەیە دەستی پیانێ بە سەوت و بە ڕەنگەکە کەلیمەکەی ئەیاتێ ئێتە گوناحانیە فێر نەبێ بێگومان زەڕوری فێریش بێت زەروریشە فێر هەر قەی ناکە لەبەر کۆمپیوتەرەکەی خۆی و لەبەر مۆبایلەکەی خۆی. زۆر باشە مامۆستا باسی ئیداری گشتی بکرد تۆ جگە لە مامۆستایەتی چی کار لە چی ئیشێکی تر کردووە لە چەند شوێنیکە کارە کردووە؟ من وەکو ژمێریار بەڵێ لە کاری ژمێریاری هەستاوم لە بەنزینخانەی نۆکان ماوەی 4-5 ساڵێک لەوێ کارم کردو تا ساڵی 2004 و ئەمانە وەکو ژمێریار کە بەنزینخانەی نۆکان لەسەر شەقامی شەستێکە لەوێ کارم کردووە. دوای ئەوەش لە ساڵی 2008ەوە تاوەکو 2014 لە کۆمپانیای دڵنیا بۆ دنیایی هەر کاری ژمێریاریم کردووە یعنی لە ڕووی ژمێریاریشەوە شتێکی کەم ئەزانم. بەڵێ ئێستا بم تجروبەی جەنابە لە بواری ئابووری و لە بواری کاری ژمێریاری تۆ پێشنیارت چییە بۆ ئەمی کە ئێستا لە دایرەکانە ڕۆئەیە وەکو کەسێکی بە ئەزبوون یەکەم جار پێم خۆشە باسێکی فەرمانگاکان بکەیت دواتر وەکو مامۆستایەکیش قسەمان بۆ بکەیت لەسەر خوێندن و پرۆسەی پەروەردە. لەگەڵ ڕێزمە ئێمە شتێک هەبوو کە ئەم شەو سێرم کرد دۆزیمەوە جاران حکوومەتی عێراقی تەقدیری هەموو شتێکی ئەکرد. بۆ نمونە من مامۆستایەک بووم لە ئامادەی کاژاو پۆلی 12 وێژەیی پلەکانیان بەرز بوو دووهەم بوون لەسەر ئاستی عێراق لەلایەن وەزیری پەروەردەی عێراقەوە حکمە سلێمان ئەم تەقدیرەیان نابە ئێمە ئەمە چی بوو مانای ئەوە تەقدیری ئەو جوهدە ئەکا کە تۆ کردوتە. شتێکی کەشم دۆزیەوە ئەم شەو پەروەردەی سلێمانی نیوەی ساڵان هەموو مەکتەبێک ئەبووە پرسیارەکانی بناردایە بۆ پەروەردە لیژنەیەکی تەقیم هەبوو سوالەکانی هەڵەسەنگان ئەو بابەتە ئەو مەکتەبە پرسیارەکانی تەواو نییە ئەو بابەتە لاوازە دەرەجەی لەسەر دانەنراوە ئەم بەدادەچوونە بەڕێوەبەرەکە ناچار بوو وە ساڵی ئایندە بۆ تاقیکردنەوەی ئایندە بیگۆڕێ بەرەو چاک بڕوە ئەگەر ئەم هەڵسەنگاندنە نەبێ و بە دوواداچوون نەبێ هەر بڕیارێک کە دەرەکرێ بە قەڵک ناو سوودی نییە. من پێم باشە ئەوانەی لە دائیرەکانن کاری یەکەم سزا و پاداشتە بێ بەپێی هین نەبێت پەیوەندی کۆمەڵی پێوانە هەبێ ئەو فەرمانبەرەی ئەوەندە معاملەی لە ماوەیەکی دیاری کراوە تەواو کرد تەقدیر بکرێ ئەوەی کە تەواوی نەکرد سزا بێرێ
ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە فەرمانبەرەکە هاندەر بێ بۆ ئیشی باش بکە. دوو هەمیشان یعنی بەڕاستی لە بازە فەرمانگەیە کاشتم دیوە لە زمانی ئێمە جەریمە بوو. تۆ لە ناو پۆلای مۆبایل جەڕەسی بۆ ئەبێ جوابیتەوە بۆ مۆبایلەکە من باسی مامۆستاکەم زیاتر چکە من پیشەکە مامۆستای بوو بۆ مۆبایل لەگەڵ خۆتا ئەبیتە ژوورەوە لە بەرچاوی تەلە بە جوابی تەلەفۆنیتەوە بۆ لە بەرچاوی تەلە بە جگەرا خۆی ئەمانە هەموو خۆم بینیمە بۆیە باسیەکەم ئەم پێ بە دوواداچوونە هەبێت و ئەوەی شایستی شوێنە نەبێت بادان نەنوێت گوناحە من شایستەی ئەوە نەبم بکرێن بە بەڕێوەبەری گشتی بمکەن بە بەڕێوەبەری گشتی بە هەروەکو مامۆستا بمێنمە چی ئەمانە من پێم ینی ئەوەی ئەتوانێت وەکو مامۆسایەکش خزمەت بکە مەرج نییە بەڕێوەبەری گشتی بێت تەنها بەڕێوەبەرە گشتیەکان خزمەت بکەن و شوێن دەستیان دیار بێت مامۆستایەکی وەکو جەنابشی ئەتوانێت شوێن دەستی دیار بێت خۆ بەتاکی خۆی گرنگەکە لە مامۆستاکەەوە دەست پێکە کاک تۆ سێری وڵاتان کە ئەوەی گرنگیان بە پۆلیەکی سەرەتایی بە باخچەکان ئەوە لەوانەیە گرنگین بە زانکۆکان گرنگجی بەژێن بە زیاتر بناغەکە شەرتە پێگومان یەکی سەرەتایی شەرت مامۆستا ئاخر پرسیار هەر لەسەر ژیانی تایبەتی بەڕێستان و ئەو تۆمارانی کە لە لای جەنابتانە هەیە ئەوەی کە ئەبینین ئەلبومێکی زۆری وێنەشتان هەیە ئەم ئەلبومانە بۆ نەوەی ئێستا و داهات و ڕاستە ئەلبومێکی تایبەت و کەسیە هیچی تایە بۆ عام بێت ئەو ئەلبومە ئەو سێ وێنەی هەژار هین هێمنی تایە بەڵێ کە لە بەستە سنگرتومانە و دواوێنەیەتی بەبەستمەوەی وەکو مێژ و مێژووی تایە مەسەلەن جاری وایە فۆتۆیەک وێنەیەک مێژوویەکە بۆ ئەگەڕێتەوە ڕووداوێکە بۆ ئەگەڕێتەوە تۆ چۆن بە نووسین ئەو کردووە فۆتۆکەش دەتوانێت ئەوە بکە ڕاستیەکەی ئەوە کابراوتنی برینە کولانمەوە هەندێک شت وێنەم گرتووە لە ساڵی هەفتا مامی سێ هەفتا 11,000 12,000 تەمەەن لە یادۆریەکانە نووسیمە کە کامێرەکەم فلیمە تێ کردو و ڕسمم گرتووە بەڵام بەداخەوە لە هەفتا و چوارە کە من لە دەرەوە بووم پێم وایە ئەو وەختە فەوتاوە ئەو وەختە ئەجنا ئەوە هەمووی وێنەی مەسیرەکان بوو وێنەکانی مەسن ئەو کۆمەڵی خۆمان کە شعاراتمان پێ بۆ بەرەو مەلعەبەکە چوین ئەوانم هەموو هین کردو بەڵام ئەم نەماوە بەڵە دو قسەی جەراب ئەگەر شتێک هەبێت کە من بیرم چوو بێت لەم بەرنامە باسی بکەم بەشێ لە ژیانی تۆ پرسیارێک بابەتێک کە خۆ حەسکی لە وەکو دوا قسە بیڵێ وەڵی هیچ هەموویمان باس کرد بەڵام ئەوەی کە هەندێک ڕووداو هەیە لە سلێمانیان ڕوویاوە بەڵێ یعنی لەوانەیە زۆر کەسێ لە یادی چوو بێتەوە وەکو مەسەلەن لە ساڵی هەفتاکانە لە مەلعەبەکەی ئێستا شاری یاریان هێنا بۆ ئەوێ تەمەەن لە ئەنجامی شاری یاریەکە شەڕێ دروست بوو تەقەی تیاکرا و شوێنەکە داڵان کرا ئەمە ڕووداوێکە تەبەن ناحی قەومیەکەی دەوری تیابینی عەرەبێ گویستی شتێک بکە زابطێکی عەرەب لی هەڵگەڕانەوە بوو بەو هەرە ئەمە باوەڕ ناکەم تا ئێستا کەس باسی کردوێ یا ڕووداوی کە لە ناو سلێمانیان ڕوویاوە ئەوەی کە کێشەی کۆمەڵایەتی و سیاسی وەمانە بوو من ئەمانە هەمووی نووسیوەتەوە بەڵام کەی وەختیەت بڵاو بکرێتەوە ئەویان گرنگە بە هیواین ئەمانە هەموویان بڵاو بکرێنەوە ئەوەی کە لە پێشەکی بەرنامەکەوتم ئەمە زاکیری سلێمانیە ئەمە میرەوەرەکانی سلێمانیە هیوادارین بینەران و خوێنەرانی ئێمەش ئەم نووسراوانی جەنابتان ببینین زۆ سپاس بۆ بەڕێستان شانی نێو من هیوادارم هەر کەسە لە جێی خۆیەوە ئەوەی ئەیبینێت تۆماریکە شەردەوە نێ نووسەر بیت من نووسەری ژنیم بەڵام ئەوەی ئەی نووسم ئەمێنێتەوە بۆ نەوەکانی داهات و بە بمێنێ خۆشترە بێگومان بەڕێز مامۆستا بەهجەت عەبدولکەریم خەفاف زۆ سپاس بۆم کاتێککە بە ئێمە بەخشی تەمەەن درێژ بیت سپاس بۆ ئێوە سپاس بۆ کامێرەمانەکان و ئەو کەسانی کە لەگەڵت هاتوون زۆر سپاس بۆ ئەم بەسەرکردنەوەی بەڵێ بیرەرانی بەڕێز لێرەدا هاتینە کۆتایی ئەڵخەی ئەم جارەی بەردامەکەمان تا بێ گەیشتنەوە بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ